ئێمە ئەمڕۆ لە بارگای مەڵبەند پێشوازیمان لێکردن باسی وەزعانەی کەرکووکمان کرد کە لە داهاتووە هەوڵ بدەین هەمولایەکمان پێکەوە کاری جدی بکەین بۆ سەرخستنی میلەتەکەمان و لە هەمان کاتە قسەمان لەسەر ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرد کە هەمولایەک جهد بکەین بۆی ئەنجومەنەکە کارا بێتەوە. دوێنێ کۆبوونەوەیەک لە بەغدا کراوە لە کۆبوونەوەکە ئەوەی کە محەممەد شێع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق قسەی لەسەری کرد ئەڵێ لە 175 کارەکان چۆتە پێشەوە. بابەتەکەی دیکە ماوە بۆ شڕۆڤەکردنی نێوان لیستە براوەکان و ئێمە لەگەڵ هەواڵانی لق باسی ئەوەمان کرد لەگەڵ هەموو حیزبە کوردستانیەکان پێکەوە لەم مانگەدا کە مانجی ئازار و نەورۆزە هەموو بۆنەنەتەوەی نیشتیمانیەکان بەیەکەوە بین هاوکاری و هەماهەنگی هەبێ لە نێوان مانابۆی بتوانین دانیشتوانی شاری کەرکووک و کوردستانیش ڕازی بن لە ئادامان. ئەمڕۆوەک و ڕەدی زیارەت هاتین سەردانی مەڵبەندمان کرد بێگومان باسی شاری کەرکووک و باسی پێکۆژیان و باسی هەڵبژاردنمان کرد و هەڵبژاردن بێگومان ئاگاتان لێ کە لە بەغا لەسەر دەستی محەممەد شیع سوودانی کە کۆبوونەوە کە بە کراوەی ماوەتەوە دیارە لە 100% نەگەیشتونەتە نەتیجە بەڵام بە کراوەی ماوەتەوە کە هەوڵ بدرێت لەم ماوەی 1-2 هەفتەیە بتوانرێت بۆ ئەوەی ئەو ئەنجومەنە کارا بکرێت و ئیشەکانی بکەوێتە سەر سکەی خۆی.